الرحیم ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری هەستین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ بەڕێز دکتۆر یاسین حەسەنگ بە ئەنخوازی دیاری ئیسلامی کوردستان وەن پێ باش بوو لە پێشوازی ڕۆژشەوانی قەدر هەستین بە کۆڕێکی ئیمانی ئەوها لەوەی زیاتر عیبادەتی تێدا ئینشاءڵڵا بەرز ڕابگرین لە شەوانی قەدر. ئینشاءڵڵا داواکارین ئیسیفادەی هەبی لۆ هەموو ئەو خەڵکەی کە لێرە دانیشتێ و ئەوانەی گوێیان لێوە ئەبیستن و ئەبینن ئینشاءڵڵا. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بێگومان ئێمە لە مانگێکی زۆر پیرۆزین کە خۆی پەروەردگار لە دەقی قورئانە باسی کردووە، مانگێکە قورئانی تیادا بەزیوە و مانگێکە کە خۆی پەروەردگار بە نەسی ئایەت بە ڕاشکاوی باز لە شەوانی قەدرەکە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. شەوانی قەدر کە شەوگەرێکی یاخود شەوانێکی تایبەتە و دانسقەیە لە ساڵێکە خۆی پەروەردگار دیاری کردووە بۆی ئینسانەکان قۆڵی لێ هەڵماڵن، زۆرترین کۆششکەن، زۆرترین لێخۆشبوونی خۆی پەروەردگار دەستخەن، زۆرترین لێبوردەییان هەبێ بەرامبەر بە خراپەکە، بەرامبەر بەوانی کە خراپەیان لەگەڵا کردوون، زۆرترین دوعا بکەن، زۆرترین خزمەت و خزمەتگوزاری بکەن لە شەوانی قەدرا. ومێدم وایە لەم دەو شەوەی ئەخیرا هەردێک لە ئێمە بتوانین ڕۆژانە خێرێ بکەین، ڕۆژانە لە کەسێ ببورین، خەندێکمان هەبێ بەڕووی ئەوانی کە بێنازن، گوێ بگرین بۆ ئەو کەسانی کەوا تووشی خەموکی بوون، ئەوانە بەسەرکەینەوە کە لەسەر جێگا کەوتون، هەژاران بەسەر بکەینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم مانگەیە زۆری بەخشیوە، لەم دە ڕۆژەی ئەخیری ڕەمەزانە با بتوانین کەوا هەژاران بەسەر بکەینەوە و دڵ و دەروونێکی پاک و خاوێنمان هەبێ و بین بە خاوەنی ڕەوشتێکی بەرز. دەشەوی کۆتایی بریتیە لە ڕاگەیاندنی ئاشتەوایی لەگەڵ خوای پەروەردگار. بەڵێن بین فرمێسکی پەشیمانی بڕێژین و جارێکتر نەگەڕێنەوە سەر گوناه و تاوانەکان. ومێدمان وایە کە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تەخوا و تاعات و عیبادەت لە هەموو مسلمان قبوڵ بکە، میزانی حەسەناتمانی لە ڕۆژی قیامەتا پێ قورس بکات. ئامین والحەمدولله رب العالمین.